لا تەوەریەکەمی بەرنامەی بەیانی باش کوردستاندا باز لە شێوازی ڕاهێنان بە باڵندەی تووتی و هەروەها چۆنیتی فێرکردنی قسە واتە تۆ بتێ باڵندێکی تووتی کە بەخێویەکەی لە ماڵەوە چۆن فێری بکەیت کە قسە بکات پێویستە چی بکرێت خۆراکەکانیان چین و جۆری جیاوازی تووتی چەند جۆری هەیە. من گفتوگۆی هەموو ئەم بابەتانە دەکەم لەگەڵ کاک سۆران جەمال کە شارەزا لە بەخێوکردنی باڵندە بەشێکی ڕاستەخۆ لە ستۆدیۆ ئامادەی و چەندین باڵندەی جۆر بە جۆر هەروەها تووتی جۆر بە جۆرشی لە ستۆدیۆ ئامادە کردو بێگومان وردەکاری سەبارەت بەم بابەتە دەگوازینەوە بەپێی هەر جۆرێکیان. کاک سۆران بەخێربەی بەیانی باش سپاس بۆ ئامادەبوونت. باز لە شازی ڕاهێنان بە تووتی یاتە باڵندەی تووتی چۆن فێری بکەین بۆ منە قسە بکات چۆن ڕاهێنانی پێ بکەین ئەنی سەرتا پێویستە چی بکەین؟ بەڵێ تووتی بە گشتی هەمویان تەنانەت لە کە تێرەحوبی پێڵین بادجی هەتا مەکاوکە لە هەمووی گەورەترێکە هەمووی بە تووتی هەژمارەکرێت بیانی پۆلێن ئەکرێت و هەمووشیان ئەم جۆرە باڵندانە کۆمەڵایەتین زۆر بە ئاسانی لەگەڵ مرۆڤڕایەن بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەی ئەو جۆرە باڵندانە ڕاگرێت ئەوەیە کە ئەبێت کاتی تۆ باڵندەیە گەێنیتە لای خۆت ئەبێت یعنی لەگەڵ یا زۆر بەهێمنی ئەبێت لەگەڵ یا با بڵێن سەبرە هەبێت ئەبێت لەگەڵ یا بە تەواوەتی پەیوەندی دروست بکەیت چکە زۆر کەسەیە کێشەیەوە یاڵە من تووتیەکم هەیە ئەم تووتیە لەگەڵمان ڕانایەت یاخود کێشەم هەیە لەگەڵ یاخود ئەوەم هەیە ئەو پەیوەندی بەوەیە یەکەم جار کە ئەو باڵندەیتە ماڵەکەی خۆت خواردن زۆر گرنگە کە لە ڕێگەی خواردنەوە بتوانیت ئەم پەیوەندیە دروستکەیت چۆن برسی بکەیت برسیژ نەگووە وای لێ بکەیت کە ڕابێ لەگەڵ تا زیاترە و باڵندەیە بێ ئەو خواردنی کە بووی دانی بیخیتە بەردەمی یاخود بەدەست بیتێ ئەتوانی لەگە خۆ تا ڕایبێنی. باش کاک سۆران ینی مەبەست ئەوەیە کە باڵندەکە برسی بکەی ئەو کاتە باشتر ئەتوانێت تۆ پەیوەندیەکی لەگەڵدا دروستکە فێری قسەکردن بێت بۆ من کەسێکی ئاساییم باڵندەی تووتی لە ماڵەوە بەخێو دەکەم پێویستە چی بکەم تاکو ڕابێت لەگەڵ منە ینی بمێ فێری قسەکردنی بکەم مامڵی لەگەڵ منە نۆرماڵ بێت پێویستە چی بکرێت؟ بڵێ تۆ کە ئەم باڵندەی ئێنیت ئەبێ وای لێ بکەی بۆ نمونە خۆی دامووی گرنگترەوە ئێمە باسی ئەو بکەینە بێ شوێنی بە ئەو باڵندانەی کە ئێمە ئەمانەوێت ڕایبێنین وەسام تەلەفۆنەکەی بەڵێ ئاساییە کە بمانێ ڕایبێنین ئەبێت شوێنەکەی گەورە بێت هەتا گەورەتر بێت ئەم باڵندەیە تەندروسترە بێت باڵندە ئێمە بێ و بزانین تووتی بەگشتی و هەموو جۆرە باڵندەکان گۆشت خۆرنین یعنی ئێمەوە ئازانین باڵندە پەلامار هەرگیز باڵندە پەلاماری مرۆڤ نایەت یعنی ئێمەوە تێبگەین کە باڵندە پەلامارمانەیەت وابزان وازنانی باشە کاک سۆران بابینە سەر جۆرەکانی خواردن ینی خۆی باڵندەی تووتی چی ئەخوات بە دیاریکراوی تێکەڵی تایبەتی خۆی هەیە زایدەن میوە هەموو جۆرە میوەکانە خوارد ئەتوانی هەموو جۆرە میوەیەکی بیتێ کە با بڵێن بە ڕۆژانە بۆ بەردەوامی ئەوەی کە گرنگە و گوتمان ئەوەیە ئێمە بتوانین ئەم باڵندەیە وا لێ بکەین چکە و باڵندەکە بە شۆن خواردن ئاگەڕێ خواردن و ئاو کە دایمە چای بوو ئەوەیە لە شوێنێکە خواردن هەبێ ئەو خواردنە بخۆوە یەکەم ڕۆژێ هەوڵەین خۆمان با بڵین یەکسەر خواردن لە بەردەمیانە بێ بە 24 سەعاتە لای ئێمە باڵندە بە 24 سەعاتە خواردنی لە بەردەمایە کە ئێمە بمانەوێت باڵندەیە ماڵی بکەین نابێت بە 24 سەعاتە خواردنی لە بەردەما بێ ئەبێ ئێمە کارێ بکەین وابێت بۆ نمونە بەیانیان سەعات دەیبیانی فێری بکەین لە یەکەم جارەوە کە ئەم باڵندەیە خواردنی بۆ دانرێ ئەوە نشی بۆ دابنەی کە تێری پێ بخۆیانی زیان نەبێت لی کاتی تۆماکەی خواردنی لە بەردەما نامێنێ ڕۆژی دوایەوەما وەکو بە بەردەوام کە ئەمە کریترم باڵندەیە زانێت تۆ لەو کاتا خواردنی ئەیتێ کەم خواردن و قسە بەردەم ئەو ئەیخواوردە وردە تۆ توانی و خواردنە دەربێنی بۆ نمونە ئەم باڵندەیە لێرە خواردنەکەی لەسەر تەپڵەکەکە بۆ دانی دەرگای بۆکەیتەوە یەت بۆ بڵین خواردنەکە ئەخوارد یاخو خۆت بەدەست بیتێ بە تایبەتیە بێت تۆ سەیریکی بزانی حەزی لە چ جۆریشی ئەو خواردنەیە کە ئیتێ بۆ نمونە تۆ ترێ ئەیتێ سێوی ئەیتێ پرتەقاڵی ئەیتێ بزانی ئەو زیاتر حەزی لە کامیانە ئەوە توانی بگری
کات ئێویش دەنوک ئەگرێت دەنوک گرتنەکەی ئەو بەس دیفاعکردنە لە خۆی ئەو بەرگری لە خۆیە کات واتە ئەترسێ بەڵێ ئەو کە تۆ ئەی گری بەدەست بۆیە هەرگیز نابێ ئێمە باڵندە بەدەست بگرین کە بمانێ ماڵیکەین دایما بێ بە پەنجە بخینە ژێر قاچی یا دەستی بۆی دانین خۆی بێت چکە ئەو دەنوک ناگرێت ئەو تەنها کاتێت دەنوگەگرێت کە بەرگری لە خۆی بکات کە بیگریت و ئازێتی بی کاک سۆران منەوێ بە دیاریکراوی سەبارەت بە شازی قسەکردنی باڵندەی تووتی وەڵامەکەم بە وردی دەست بکەوێت بۆ نمونە ئەم جۆرەیان تووتە چ جۆرێکی تووتە چۆن بتواندرێت بۆ من ئەگەر من ئەوە بەخێو بکەم قسەی پێ بکەم بەڵێ خۆی ئەمانە هەر کە با بڵێن ئەمە کۆنیۆرە ئەم کۆنیۆرە خۆی لە مناڵیەوە دەریێت لە ناو قەفەز ئێلانە کە دەریێت بە سرنج بەخێوەکرێت بەڵام مەرج نییە تۆ ئیلا دەری بێنیت و خۆ بەخێویکەی تۆ توانی دایک و باوکەکەشی بەخێوی کات بەڵام تۆ ڕۆژانە دەری بێنی بەدەستەوە بێ بۆی ترسی لە تۆ بشتێت بەڵام کە بە سرنج بەخێویەکەی بە دڵنیایەوەی تر زۆرتر ماڵی ئەبێت بەڵام کاتێک کە باڵندێ بە سرنج بەخێوەکرێت مامەڵەکردنی کەسەکە لەگەڵیا زۆر جار بە سرنج بەخێویەکەیت و دەنوکی ژەگرێت چونکە ئەوەی کە لەگەڵ نازانێ مامەڵی دەکە ئەیگری ئەزێتیە بە تایبەتی مناڵە بێت تێبگەێنی کە ئەم باڵندەیە با بڵێن بووکەڵە نییە ئەمە ڕۆح لەبەرە ئەبێ بزانی چۆن مامەڵی لەگەڵ ئایکسە بۆ نمونە ئەم کۆکتێلە ماڵین ئەوانەوانی بەڵێ ماڵی هێز ئەمە خۆیەت خۆیە بۆلات بەڵام کاتێک کە من بیگرم ئاوا هەستی پێەکەی ئەو با بڵێن کاردانەوەی هەیە لەو کاردانەوەی جارێت دوو جار لەوانەیە لە قۆناکەکە بۆ بەرگریکردن لە خۆی دەنوچەکە لێ بگرێ ئیتە کە فێری ئەو بوو ئەو کەسەش کە ئیبێتە ترسیە بێت تۆ کە دەنوشی لێگرتی بە تایبەتی مناڵ ترسیە بێت بەڵام دایمە تۆ ئەتوانی مەسە بڵین بۆ سەرخوران زۆر کەس دەڵێ وەڵام باڵندەکەم فێری سەرخوران نابێت ئەبێ بگری بە سنگتەوە بەم شێوەیە چکە بەم شێو دەنو ناگرێ وردە وردە سەری بۆ بخورێنێ ئەو تەمە سەرخورانن خۆشە بۆ تەیرەکەش چکە دەنوچی نایگاتێ ئەمە چ جۆرێکیانە ئەمە کۆکتێلە کۆکتێلە سەری بۆ خوێنی وردە ڕۆژانەی گری بخۆتە وای لەکەی وازی لێبێنێنی خۆی چیەکە بابی کات یعنی وانە بێ ئێمە بەس کە ترس بوو هەستی کرد ئەو ئەسمەسە بڵێ من ئەگەر ئاوای چی لێ بکەم هەستی پێەکەی ئەو جوا بەڵام ئەگەر ئاوا بکەم خۆیت کە پەنجە وەدانە بەڵام ئەگەر دەستی بۆ خۆی سەرهێنێ ها بۆ سەرخوران لە بەروی فێر کراوە کەواتە بێت تۆ بزانی مامەڵەکردنەکە و ئەوی ژووک وەکو مناڵێک وایە مناڵ خۆمانی بە شێویکی جوان داوایشتی چی لێ بکەی بە ئەچێ بۆ تێنێ و با بڵێن بە دڵخۆشیش بۆ تێنێ بەڵام کە تۆ لی تووڕە بووی بڵێ هەستە بڕۆم بۆ بێنە بۆ تێنێ بەڵام لە ناخیشەوە وردە وردە وای دێ پێی ناخۆش دەڵێ بڵێ ئەمە خواردن چیە خوات ئەمە تێکەڵی خۆی هەیە با بڵێن تێکەڵی تۆوی خۆی هەیە زای دەنەتوانی میوەشی بیتێ توانی سێوی بیتێ با بڵێن کەرەوزی بیتێ بڵێن سەوزەکانی بیتێ کاوی بیتێ بڕوکولی بیتێ هەموو جۆرە میوەکان و سەوزەکانی ئەتوانی بیتێ بە مەرجێکیش ئەمان با بڵین زیاتر تۆخۆرن ئەمە تووتی زیاتر ئەتوانێ با بڵین میوەخۆریشە ئەتوانی تاوەکو ئێوارە سەوزەومی بیتێگە ڕۆژ دێژ بەس 4 سەعات ئەبێ ئەوە کاتی بیتێ کە هەزمی بکاو لە ناو ڕێخۆڵەکانیان نامێنێتەوە بۆی سەرمای نەبێت چکە کێشەیە ئێمە باڵندان لە ناو ماڵا دروست دەکەیت من دەست بە جوڵێنم ئەوە ترسێت ئێساوا ترسێ ئەم کە من دەستە جوڵێنم بەڵام ێستا دەست یەگەر ئەتیادی بۆ بەرم ینی ئەو لەوە ئەترسێت تۆ با بڵین شتێکی لێ بکەی ئەژنا ئەو هەرگیز دەنوک ناگرێت لەوەی کە تۆ پەلامارە بە باشە کاک سۆران چی خراپە بۆ ئەم کۆکتێلە واتە خواردێکی دیاریکراوەی ئەگەر بیدرێتێ خراپە بێ بۆی خۆی ئەڤۆکاتۆ باش نییە بیتێ هەر بۆ ئەم جۆریان بۆ هەموو جۆرە باڵندەیەک زایدەن با بڵێن ئەڵێن تەماتە من تەماتە نازانم تا چەند ڕاستە چکەت بەس دیارە لەوانەیە لەبەر تۆکەی بێت بەڵام ئێمە هەموو میوە و سەوز هێمانەیە قەیچەکە با تەماتە و ئەڤۆکاتۆی تیانە بێت بەس ئەڤۆکاتۆ لە 100% خراپە بۆی وابزان مادە ئەکسیدی تایە کە بۆ ڕیخۆڵی باڵندەکە ئەچێت ناو خوێنیەوە خراپە بەڵام تەماتە زۆر کەسەڵێ باش نیە وانە بەڵام ئەم باڵندێش چەند لەگەڵ یا خەریک بیت ئەوش کاردانێ بڵین پەیوەندی دروستە بێت لە بینتانە زۆر کەسی وایەڵێ باڵندەکەم فێری قسە نابێت یاخود ئەم باڵندەیە یا ئەبێت دوو دانە بن بەیەکەوە بۆی کات بەرنەسەر بەیەکەوە پێویستی بەیاری هەیە پێویستی بە با بڵین یاخود ئەبێ کاتێکە لە ماڵە بیت
زۆرترین کات لەگەڵ خۆت باش کاک سۆران بۆ منە من ئەمە بەخێوەکەم لە ماڵەوە چۆن فێری قسەکردنی بکەم مودەی دیاریکراوی هەیە بۆ منە بازەوە بکرێت باڵندەی تووتی بۆ منە جۆری کۆکتێل بێت ئەم مودەیە پاش 2 مانگ 3 مانگ فێری قسەکردنە بێت یان بە پێی جۆرەکەی بە پێی ڕێگەزەکەی فەرق دەکات ئەمانی ژووک و مرۆڤوان مێشکیان جیاوازە ینی بۆ نمونە ئێمە کۆکتێلمانەیە نێرە یا مێ هەیە مەسەڵەن بڵین 7 کەلیمە 8 کەلیمە قسە ئەکات کە بە حساب بڵێن مێ بەڵێ ئەمە هیچیان نازانێ لەبەر ئەوەی لە دوێنێشەوە لای منە بەس ئەوەی کەیاومێتی ئەڵێ قسە وشت ناکات چکەمە مێە زیاتریش کە ئەڵێن مێ لێرە ئیتر ئەم ئینەی نامێنێ لەگەڵ یا بۆ فێرکردنی قسە بەڵام مێژەیە قساکە بەڵام ئەمە پەیوەندی بە توانای مێشکی باڵندەکەەوە هەیە هیوایە زیرەکە هیوایە زیرەکترێکە هیوایە تەمەڵە بەپی ئەوە بەڵام هەمووی ئەم تەقلی دەکاتەوە کە جووی لە شتێکە بێت جواب دەیاتەوە یعنی فێر ئەبێ بۆ نمونە تۆم و بەیانێ پێڵی چۆنی وەرێگریتە بە سەو دەریەکە چۆنەکە دەرەکە کە ئیڵێتەوە کەوتۆتە سەر مێشکی باڵندەکە و چەند لەگەڵ یا خەریکە بیت تەمەنیان چەنێکە تەمەنیان ئەمانە حەبە تا 90 ساڵ ئەژین وکوژان بەڵام بە مەرجێک یعنی ئێمە زۆر جا باسی تووتیەکەی نەڵێن تووتی 50 60 70 ساڵەژی خۆی ئەمە ڕاستە بەڵام ئەمانی ژووک مرۆڤ هەیە بە هەجۆ کارێ بێت 30 ساڵەژی دوای 35 ساڵەژی یعنی تر بە بۆنی هەجۆ کارێکەوە بێ بەڵام ئەم باڵندانە کاتێک ێماڵێن 70 60 ساڵەژی کە تۆ لە شوێنێکی گەورا بێ بفڕێ چکە ئەم باڵندانە پێویستیان بەفڕینە زۆر کەس ینی مەجبوریشە چێ باڵی ئەکات چکە ئەم باڵندەیە بە فرین و زەکو ئەکاتەوە بە فرین ماسوولکەکانی بەهێزە بێت ئێسکەکانی بەهێزە بێت کاتێک تۆ لە قەفەزێکی بچووکدایانی ئەم باڵندەیە با بڵین تەمەڵ ئەبێت با بڵین بەهێز نابێت بەرگری بەهێز نابێت لەبەرەوە پێویستی بەفرینێ بۆ لە من ئەو باڵندە کۆکتێلە لە ماڵەوە بەخێو دەکەم پێویستە ڕۆژی ئەفرەدەمە باڵین بەستووە باش ڕۆژی چەند جار بوونە لە قەفەسەکە دەری بێنم ئەگەر بفرێت وەکوم یەتۆ شوێنی خۆی یەتۆ قەفەسەکەی خۆی بەڵێ ئەو با هەموو کاتێ بۆ خواردنەکەی دەچێتەوە ناو قەفەزەکەی خۆی چکە خواردنەکە و دانەکەی لە ناو قەفەزەکەیە بەڵام ئەوەی کە ئەم قەفەزە بچووکە ئەمە زۆر بچووکە یعنی ئەم قەفەزانە کە خەڵک بەکارێنێ زۆر بچووکە یعنی توانین بڵین ئەم قەفەزە بەس بۆ ئەوە باشە باڵندەکە بچێ خواردنەکەی تیا بخوا و تیا بنوێ ئەبێ کاتەکەی کەمووی لە دەرەوە بێت بۆچی لەبەرەوەی تۆ ئەبێ لەگەڵ یا خەریک بیت چەندیش لەگەڵ یا خەریک بیت ئەوەنە زیاتر ئەگەری ئەوەیە فێری قسەش بێت و زۆرتریش لێو نزیکە بێت ینی ماڵیتر ئەبێت کاک سۆران ینی حاڵەتێکی دیکە هەیە بازەوە دەکرێت باڵندەی تووتی ینی خۆی پەڕەکانی خۆی لێ دەکاتەوە ئەمان چییە؟ من زۆر جارەی بیستین ئەڵێن ئەمە پەیوەندی بەوەی باری دەرونی تێکەچێت ئەگەر ئێمە با بڵین بەشێک لەو هۆکاری ئەوەیە کە باری دەرونیەتی لەبەرەوەی ئەم باڵندەیە نەک لەبەرەوەی کاڵێن تۆ فەرامۆشیەکەی ینی با بڵین ناچی بەلایە تۆ ئەگەر تووتیەکە هەبێت لە شوێنێکی گەورا بێ قەفەزێ بێت 3 بە 4 بێ یا 2 بە 3 بێت بە ئارەزووی خۆی مەسەڵ ئەم تووتی بەگشتی ینی کاڵین تووتی مەسەڵ بڵین کاسکۆیە کۆکاتۆیە ئەمازۆنە با بڵین ئارایە بەڵێ پۆپنۆ ئەوزام جۆریان هەیە کۆکاتۆ بڵێ پۆپنۆیە جۆرێکی دیکەیە ناوی زۆر جۆری هەیە واتە زۆرە زۆرە جۆری بە بەغا زۆرە بەڵام ئەم بە بەغا تۆ پێویستی بەوە هەیە نەک ئەگەر خۆشە لە ماڵ بیت پێویستی بەوە هەیە مەسەن بڵین حەزی لەوەیە دایمە دار هەبێت دیاری پێ بکە بۆ بە دەنووشی حەزی ینی تەیرێکە با بڵین هەرچی شتێ بینە حەزەکە تاقی بکاتەوە یعنی یاری تیا بێت با بڵین بە قاچی سەرکەوێت دەنوگەکانی بە دەنووچی و ئەو زیاتر دەنووچ و قاچی بەکارێنێ و بشفڕێت کە ئەم تەیرەمە هەبوو یعنی ترمە مەشغوڵە بێت وەکو مرۆڤ کە ماڵێنێکە تووشی خەمۆکیە بووە ینی کە ئابە بووە لە چیەوە تووشە بێت لەوە هەردانیشتووە شتێک نییە خۆی پێوە خەریکات ئەمیش بەم شێوەیە ئەمەی چێلەوە کارگە بەڵام هۆکاری سەرەکی لە کوردستان کە من پرسیارم کردووە لە خەڵکی شارەزا زۆر نەک لە کوردستان لە دەرەوەی وڵات زیاتر پەیوەندی بە خۆراکیەوەیەتی ئەو خۆراکەی کە ئێرێتی ئێمە کەش و هەوای کوردستان هەمومانەزایین پاک نییە زۆر ئەو ئاوەی کە ئیتێ پاک نییە زائیدەن تۆ لە شوێنێکە داوناوە ئەو خۆراکەی کە ئیتێ زۆر گرنگە تۆ خۆراکی میوەی فرێشی بیتێ بە بەردەوامی نەک میوەی وشکراوە چکە میوەی وشکراوە مانەزانین
کە وشک بۆ ئەبێت دوومەوە جۆر دایەمە سەر بابەتی ژینگە و هەروەها کەشەوە یارمەی کورسان تا چەند گونجاو بۆ بەخێوکردی ئەم جۆرە باڵندە جۆر بە جۆرانە بەڵام ینی ئەوی لای من پرسیارە ئایا هیچ نەخۆشیێکی مرۆڤ بۆ ئەو باڵندەیە دەگوازرێتەوە ینی بەرگریان چۆنە؟ نەخۆشی مرۆڤ ناگوازرێتەوە بۆ باڵندە بەڵام پێچوانەکەی بۆ نمونە ئەنفلۆنزای تور کە وەختی خۆی هات دروست بوو لەسەر و بادجیەوە یعنی تا ئەگەر ئەوە بوو ئەگەر باڵندەیە تووشی ئەنفلۆنزای تور ببێ بگوازرێتەوە بۆ مرۆڤ بۆیە هەر کە بینیمان بۆ نمریشک بوو قاز و بڵین کۆترووەمانە لە هەموو جیهانە لە زۆر شوێنە هەر لە ناو بران لە بەروی نەگوازرێتەوە بەڵام بۆ نمونە کڕۆنا ئێمە کڕۆنامانە بوو با بڵین ڤایرۆسی کڕۆنا لە مرۆڤۆ نەئەگوازرایەوە بۆ باڵندە بە هیچ شێوەیە و پێچوانە بەرکەوتن و دەستێدان و ئەم بە هیچ شێوە بەڵام لە باڵندەکە و ئەگەری گواستنەوەی هەبوو بڵین بە بەرکەوتنی مرۆڤ بۆ باڵندەکە بۆ نمونە ئەم باڵندەیە لای منە من ئەیگرم بەدەستمەوە قسەی لەگەڵاکەم ماچیەکەم بەدەستمەوە با بڵین ڤایرۆسەکەی پێم لەدەستمەوە دوایەوە کەسێکی کێت لە ماڵەکە دەسیاتێ لەو بەرکەوتنەوە ئەگەر هەیە با بڵین ڤایرۆسەکە بگوازێتەوە نەک لە باڵندەکە خۆیەوە ئەویش مرۆڤەکە کە خسوێتە سەر پەڕەکە یا ئەوە دوایە گواستێتەوە باش کە تووڕە بن چیەکەن بۆمە ئەوەی دەست کۆکتێلە کە تووڕە بێت چیەکە ئەقیژێنێت بۆ ئێستا ئمە زۆر کەسێک کاسکویە ئەقیژێنێت تۆ کاسکویەکی هەیە ئەم کاسکوێت چەند وحشیش بێت ئەگەر شوێنەکەی گەورە بێت بۆ نمونە تۆ قەفەزێکی گەورە بۆ داناوە ئەچیتە ناو قەفەزەکەەوە بەس گەورە بێت یعنی کە تۆ چیتە ناوە ئەم باڵندەیەش ناقیژێنێ بۆ لە بەروی قەفەزەکە گەورەیە چێتە سوچێکە و تەماشاتەکە بەڵام تۆ کاتی خواردن ناوەتێ وکوتم خواردنێکی بەدەستەوەیە لە شوێنێکا بۆی دانی تەبەن ئەو بەس چاوی لە خواردنەکەی و ئاگای لە توی ئەڵێن نەوەکو بێت زەرەری بۆمە بێت ئەو کاتە یەیتە دەرەوە یەت خواردنەکە ئاخوا ڕۆژی دوایەوە وردەنی بە ڕۆژانە بۆ یڵێ نەبێت تەحمل لێ بێ لەگەڵیا ئەتوانی خواردنەکەی بەدەست بێتێ تاوای لێ بەدەست لێ وەرگێ بێتە سەر دەستە بەڵام نابێ بیگریت گرتن ئەو ئەترسێت کە ئەگەر تەنانەت ئەوەی کە ماڵیشەوە بە سرنجیش بەخێوکراوە کە زۆر جارێسا هەناڵم ئێستا ئەم ئەترسێت بەڵام بە پەنجەیەک سەریە بۆلا چکە کە تۆ ئیگری و حسابی ئەوە کە تۆ بۆیە ئیگری زەرەرێ بۆیە هەر لەسەر بابەتی تۆڕەبوونەکە پێم وایە ئەم جۆرەیانە کە چای فەرق دەکا بۆم نەگەورە ئەبێ بچووکە بێتەوە بەڵێ ئەوە با بڵین دوڕەیە پێڵین دوڕە لە لای خۆمان گەورەتر ئەم جۆرەیان نییە ئەوە کۆنیۆرە ئەو لەم گەورەترێکە ئەو وایە کە چاوی ئەگە زەو با بڵین شوێنێک بەڵێن کەیفی هەبێ بکو ئەڵێت پێی خۆش بێت چاوی هەستی پێەکەی کە تووڕ ئابێ هەستی پێەکەیت کە پترسێ بچووکە بێتەوە یعنی حەزەرەکات ترسەکە بۆیە دایمە ئەم باڵندانە کە ماڵین چەند ماڵی بێت نابێ بەگرتن بگیرێت چونکە وکوتم لەوانەیە مناڵ بە تایبەتی کە ئیگرێت ئەو نازانێت ئازێتی ئێستا هیچ ئازێتیم نام ئەگەرس پێ بکەی یەکسەر ئەو دەنگا بۆ ئەوەن ئەقیژێنێ با بڵێ بەڵام ئەم نازانێت بەڵام لە خۆناکەکە ئەگەر ئێستا دەنوکم بۆیێنێ هاگەر بووە بەڵام هەرچی بیخورێنە بەسە بڵێن دەجار ئاوای لێ بکە لە بەروی ناترسێت باش بابێمە سەر ئەم جۆرەیان ئەمان تەمەنی چەندێکە ئەوە ئەڵخەی لە قاچایە ساڵی 2009 هاتۆتە دنیاوە بڵێن هەڵهاتووە 2019 یعنی ئێستا تەمەنی 3 ساڵ بۆ 3 ساڵ و نیوە خواردنیان فەرقی هەیە لەگەڵ جۆری کۆکتێلە ئەمان تقریبەن ئەتوانین بە هەمان خواردنیان بیتێ بەڵام بووکو میوە و سەوزە هەمووی یەکشتە باشە بازەوە دەکرێت هەندێک باڵندەی تووتی هەیە گۆشت دەخوات شتیوا هەیە گۆشت داین مەسە بڵێن ئێسقانی مریشک تۆ ئێسقانی مریشکی تێ بۆ دانی بۆ بمبورە بۆ دەنوکی باڵندە دانی نییە بڵین گاز بگرێ ئەو دەنوگەگرێ پێی خۆشە هەم ئێسقانەکەش لەوانەیە مۆخەکەی خوا سوودی لێ بەڵا بەڵام گۆشت خۆی نییە خۆی ئێمە بووی ئینێ بۆ بەڵێن ئەتوانی پارچەیە تەپەتۆری بیتێ ئەو تەپەتۆرەکە من بۆ دەکات چکە حەزی دێتێ و وکوێ بەڵام ئێسقان هەم سوودیشی دیێبیێ لە بەرەوەی بەڵام ئەگەر تۆشتی پێویستیکەی بێت باش ئەمانە دەنوکیان زۆر بچووکە ینی بەرگەم ئیسقانە ئاگرێت کە بیترێتێ دەنوچیان بەقۆتە دەنوچیان زۆر ینی ئەگەر ئێسەمە ماڵی نەبێت دەنوک بگرێت بڵین بە تەواتی بڵین برینار دەکا و چەند سانتیمێکیشە چێتە ناوە چکە تیژێت وا دروست بووە بۆی بتوانێت بە دەنوشی گوڵە بە ڕۆژەوە یاخود خۆراک تۆکانی کە
بڵێن بگرێت و بیشکێنێت. بۆ منە هەندێک لەو خێزانانە یاخود ئەم باڵندانە بەخێو دەکەن شەوەکەی کەڤەر بەسەر سنووقەکەیان واتە دایە پۆشن ئەمە زیانە بێت بۆ باڵندەکە؟ خۆی کە ئێمە باسی ئەوە بکەین ئەبێ باڵندە بەلایانی کەمەوە بە پێی قۆناغەکانی ژیانی بۆ نمونە کە ئەڵین توولەکە و پەڕ ئەگۆڕێت پێویستی بەوە هەیە 6 بۆ 7 سەعات لە 24 کاتژمێرە بنوێت. کاتی ئەڵین زستان و پاییز کە قۆناغی پشوویەتی ئەبێ بەلایانی کەمەوە شەو ڕۆژ ئەگەر ماڵی بێ 10 سەعات بنوێت بۆ چکەم باڵندەی پێویستی پێیەتی. بەڵام تۆ کاتی دایە پۆشید لەوانەیە خۆی باڵندە کە ئەفرێت وزەک و ئەکاتەوە بە ڕۆژ ئەگەر بە کاتێ بە شەو ئەنوێ ئەو وزەی کە بە شەو کوی کردوێتەوە سەرفەکانی ئەگەر باڵندەیە کاتێک کە ئەنوێت پلەی گەرما 5 پلە بێت وردە وردە شەو ببێ بە ناقص 5 ئەو هیچ کاریگەریی لێ ناکات چکە پلەی گەرمای لەشی جێگیرە بێ بەمەرجێ باڵندەیەکی تەندروست بێ بەرگری بەهێز بێت ئەو وزەی کۆکرد بێتەوە بتوانێت ئەو گەرمەی لەشی ڕابگرێت. باشە لە قسەکاندا کاک سۆران باس لە وەرزی زستان کرد یانی ئەو پرسیارە لای من دروست بووە چۆن لە سەرما ئەم باڵندانە بپارێزی؟ ئەبێت ینی ڕەوشەکە چۆن بێ ژینگەکەی چۆن بێ لە ماڵەوە؟ بەڵێ خۆی فێنکەرەوە دانان لە هاوینە گەرمکەرەوە لە زستانە گەورەترین هەڵەیە کە ئێمەیکەین بەرامبەر ئەم باڵندانە چکە باڵندە خۆی خوا وای دروست کردووە پلەی گەرمای لەشی کاتێک ئەنوێت جێگر ئەبێت یعنی هەرچەندێ بەرز و نزم بێ پلەی گەرما بۆ ئەو کێشەنە خۆ بۆ حسابە بووە هەنێ جار پلەی گەرما لە هەنێ شوێنی شاخەکانەیە کوێستانەکانە لە زستانە ئەبێ بە ناقص 10 و ناقص 15 بەڵام کە باڵندەکە نووست پلەی گەرمای جێگیرە بێت گرنگ ئەوەیە تۆ بە ڕۆژ ئەوەی پێویستە خۆراک خواردن کە پێی بریتە لە تێکەڵەکەی خۆراکی تاوا کرد کە بریتە لە ڤیتامینات و کانزاکان کە ئیتێ وەکو پێویست بێرێ فڕینی هەبێت زۆر ئاساییە بە هەموو پلەیەکی گەرما ڕایەت چ بەرز بێت چ نزم بێت. پێشە بێمە سەر جۆرەکانی دیکەی باڵندا هەر لەسەر باڵندەی تووتە مێنمەوە ینی بازەوە دەکرێت ئەگەر بتەوێت باڵندەی تووتی فێری قسە بکەیت سەرتا فێری فیکەلیانی بکە ئەو کاتە ئەتوانێت قسە بکات یاخود لەو ژینگەی کە فێری دەکەیت بە رادیۆ و تەلەڤیزیۆن و ئەم بابەتانە ئیش نکات ئەمانە چۆنە؟ درستە؟ ینی هەچ کەسە و لە ڕێگەی ئەزمموی خۆیەوە لەوانەیە کەسێک لە ئەزمموی خۆیەوە لە پێشا باڵندەکەی فێری فیکە کردبێ ئەو وا دروست بووە لە لای کە بە فیکە بەڵام زانستیانە دائیمە هەچ باڵندەیەک هەچ گیان لە بەرێ ویستی فێری هەچ شتێکیکەی لە ڕێگەی خواردنەوە توانی یعنی کاتێک تۆ فیکەیە لێ کە فیکەکەی لایەوە برسیە بێت ینی بە تایبەتی ئەو شتێک کە حەزی دێتی ئەبێت تۆ باڵندەیە کە هەو بێت چۆن مناڵێکە هەیە لە ماڵەوە ئەزانی ئەم مناڵە حەزی لەوەی و حەزی لەوە نییە بامانش ئەوەی حەزی دێتی پارچەیەکی تێ یا ئەیکەی تێ ئەو فێرە بێت یعنی تۆ ئەزانی ئەگەر ئەوە بکات بۆی تێکەڵە بێ لەگەڵ مرۆڤ لە سێرکەکانە یا لە زۆر بەرنامایی بینین کە بە بەغایە گەێنێ قسە ئەکایا خود یەکسەر کە شتێکە شتێکی بەدەستەوەی ئەیاتێ یا لە جیفانیاتی دەری ئەیاتێ ئەمە هاندەرە ئەمە زۆر گرنگە کەتە ئیترەوە فێرە بێ بەس مەرج نییە ئیلا بەفیکە مەرج نییە چکە زۆر باڵندە هەیە بەبێ ئەوەی خاوەنەکەشی بین بێت ناوی ناوە کوکو بەبێ ئەوەی بیریشیلەوە کرد بێتەوە فێرە بێ ئەوەی پێی وتۆ کوکو ژیان کوکو خۆی ئەڵێ کوکو ژیان یعنی فێریەوە بۆ لە کوکو ژیان بانگی شکات یەکسەریەت باڵندەکە پەیوەندەکەیە یعنی ئەو پەیوەندی کە دروستە بێت باڵندەیەکی ماڵی بیە بە کەسێک کە شارەزانە بێت یاخود زۆر بڵین ئەوەی پێنەیە ئەزمموی نەبێت لە دوای مانگێک بۆ بێنێتەوە لەوانێ ببێ بە باڵندەیەک دەنوک بگرێت پێچەوانەکە شێر ڕاستە باڵندەیە کە زۆر با بڵین ماڵی نییە ئەوەنێ ئەی بە کەسێک لەبەرەوەی سۆزی ئااتێ پەیوەندەکە دروستە بێت لە بینیانە سێرەی باڵندەیەکی بۆێنێتەوە تەنانە دەریشەوە بەرڵایکەی ناڕات یعنی ئەم پەیوەندیە بێت دروست بکرێت ئەگەر لە شوێنێکی کەش دروست کرێت کە ئەچێتە شوێنێکی کا بێ باماشیەوە پەری پێ بیرێن نەک بەرەو دوای بگەڕێتەوە. باش کاک سۆران بامە سەر ئەم جۆرە ڕەنگی ماڕۆنی سوور و ئەم بابەتان ئەمان چ جۆرێکە؟ ئەمان لە خوارەوەی بەڵێ ئەوە کاردیناڵە ئەوە لە کەنەدای خۆی وڵاتی هەر لە کە کەنەدا با بڵین لە کەنەدا ژی خۆی لە ئەسڵا هێنراوەتە با بڵین ئەوروپا لە ئەوروپا زیایی کردو و هاتوتە کوردستان ئەمە باڵندەی کاردیناڵە باڵندەیەکە دەنگی زۆ خۆشە و بەزێ سەر بە عام هەمووی پەڕە گۆڕن لەوانەش دوای سێرکێنێت بۆ وەرزیان هەیە بۆ پەرگۆڕین یان بەڵێ ئەمە وەرزی پەرگۆڕین لە مانگی با بڵین لە 15 شەشەوە ئەتوانین بڵین دەست پێکات
کە 2-3 مانگ ئەخایەنێت هەتا پاییز. بۆنە چەنێک کەوێت ینی هەر سێ مانگەکە بەردەوامی پەڕگۆڕیان مودەی هەیە بم ئەم هەفتەیە پەرگۆڕینی ئەم باڵندەیە باڵندەیەکی دیکە هەفتەیەکی ترە بەڵێسە بۆ نمونە من تەمەن لە کەناریا ئەیزانم تقریبا بە نزیکی 3500 پەڕی هەیە بەلەشیەوەی تر لە پەڕی درێژ و کورت و ورد و کە با بڵین بە پێی شوێنەکانی لەسەریا پەڕەکی زۆر بچووکە کلچی و باڵی درێژە هەموو بڵین کلچی پەڕووباڵ 6 هەفتە بۆ 8 هەفتەی ئێوەی تایەتەوە بەڵام ئەم 3500 پەڕەخۆ بە هەمووی بەیەکەوە لێ نابێتەوە وەکو کراسێ بێ دایکەنێ و یەکیشیکە لە بەرکە مەسەن ئەمڕۆ 20 پەڕ لێ بێتەوە بەیانی 20کە لێ بێتەوە 25 لێ بێتەوە تۆ ئەبێ حسابی ئاخر پەڕکەیکە لێ ئەبێتەوە لەوانەیە مایکی بووە تا ئەم پەڕانە هەمووی ئەوەرێت و پەڕی تاکە خۆ بۆ حساب وایە بە چتێک لە هاوینە دەرەوەمان بینە هیچ پەڕی پێوە نەبووە و لەبەرەوە بۆیە ئەڵین 2 مانگ بۆ 3 مانگ بەلایانی کەمەوە ئەوێت کاتێکی زۆر کە بەڕێز پرسیارەوە کاڵە کی بزانین باڵندەکەم توولەکی وەستا ینی تەواو با بڵین پەرگۆڕینەکەی وەستا کاتێک بەسە من ڕۆژانە سێرێکرد پەر ناکەوێنە ناو قەفزەکە لەوە یعنی تر وەستاوە بەڵام کە وەستاوە مانای ئەوە نییە تەواو بوو بێ چکە و پەڕانی کە ئاخراتۆتەوە بەلانیکەوە 4 هەفتەیە تا خوێنەکەی پڕەبێتەوە و ئەبێ پەڕێکی تەندروست. باش کاکسۆرام ینی بەو ڕێگە ئەزانێت کە باڵندەکەی پەڕی گۆڕیوە کە لە ناو قەفەزەکە چەند پەڕێگە بینێ یان لەگەڵ ئەوەدا مامەڵەی باڵندەکە ئەگۆڕێ بۆ ناگەر پێشتر زۆر پەیوەندیەکی هاوڕێتی لەناو باڵندەکە و خاوەنەکەی هەبوایە ئەمە کاڵە بێتەوە یان نامێنێ یان هەستەکەی دەرونی نائارامە تووڕەیە شتێکی وا هەیە؟ هەوڵێم شتەکان لەسەر خۆمان باسکەین بۆی بینەران تێبگەن یعنی ئەمە ناکرێمە بڵین لە بەروی هاوین گەرمە پەیوەندی دوو برادەر کەمە بێتەوە لە بەروی زستان ساردا پەیوەندی بینیان کەمترە بێتەوە یا زیاتر ئەبێت لە بەروی بەهار و پاییز با بڵین کەشوهەوا خۆشە پەیوەندیان ئەم قۆناغانی ژیانی پەیوەندی نییە بەسەر پەیوەندەکانی بینی مرۆڤ و باڵندەکە بەس ئەبێ ئەمەوە بزانین قۆناغی با بڵین توولەکی پێڵین ئەم پەرگۆڕینە ئەم باڵندەیە پێویستی بە کۆمەڵی خۆراکەیە بۆ نمونە پێویستی بە کانزاکانەیە پێویستی بە ڤیتامینات هەیە پێویستی بە ڕێژەیەک پرۆتینەیە کاربۆهیدرات هەیە ترشەئەمینەکان و تفتەئەمینەکان هەیە لەم قۆناغا کەمترین ڕێژەی پرۆتینی ئەوێت زۆرترین ڕێژەی کانزا ئەوێ چونکە بۆچی دەبەرەوەی پەڕ با بڵین ئەم هەموو پەڕە ئەکەوێت و دروستە بێتەوە هەموو لەشی زیاتر تەرکیزە خاتە سەر دروستکردنەوەی پەڕ ئەوەی بێچووە و بەرەو کامەڵبوونە ڕوات ئەوانیش ماسوولکەکانی کۆندامیەکانی ناوەوەی گەشە ئەکات لەبەرەوە ئەمە قۆناغێکە پێویستی بەوەی ئەم باڵندەیە ئەم کۆمەڵەشتەی بێتێ قۆناغی پشوو پێویستی بەس بەدانەکەی خۆی بەرێو تەواو بەڵام باڵندەکە بێ ڕۆژانە بەلایانی کەمەوە 14 بۆ 16 ساعت بنوێ 24 ساعتەکە چکە بۆیە ناوەندراوە پشوو ئەنوێت بۆی قۆناغەکەی کە توولەکە زۆر قورس بووە تێی پەڕانووە ئەو وزەیە بگەڕێتەوە زایدەن ئامادە بێ بۆ قۆناغی ئەو کە تۆ باڵندەکە زاوزەیەکات. بەڵێ زۆر سپاس بۆ کاکسۆران جەمال شارەزا لە بخێوکردنی باڵندە سپاس بۆتەوە سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت. بێگومان لە بەڕێوەی بەیانی باش کوردستان لەگەڵتان بەردەوام دەبین بەڵام لە ئێستادا چانێک وەرەگرین.